ئێستادا خانمە هونەرمەندکانی ئەکاونتە تایبەتەکانی خۆی باسی لەوە کردووە کە لە ئێستادا ئامادەکاریە کات بوو یەکێک لە کۆنسرتە گرنگەکان کە خۆی وەک کۆنسرتێکی گرنگ وەستفی دەکات کە ئەویش یادی دامەزراندنی 25 ساڵی بەشی فۆلک و میوزیک و 250 ساڵی زانکۆی شاهانەی میوزیکە لە ستۆکهۆلم و بەس لەوا کات کە ئەم زانکۆیە جگەلەوەی کە یەکێکە لە زانکۆ گرنگەکان لە وڵاتی سوید و بۆ خۆشی یەکێک بووە لە خوێندکارەکانی ئەو زانکۆیە و دواتر دەرچووە با بڵێن لەو زانکۆیە و ئێستا بۆتە مامۆستای دەنگ لەو زانکۆیە و وانی وتۆتە و زۆری پێخۆش بووە وەکو خۆی باسی لێوە کات کە زۆر خۆشحاڵە بەوەی کە زۆر بە تایبەت بانکهێشتی ئەم وەک یەکێک لە دەرچوەکانی ئەو زانکۆیە کراوە بۆ ئەوەی کە ئەو کۆنسێرتە ساز بکەن.